کەوابوو پێش هەموو شتێک جارێ بە بزانین پلان دانانەکە بۆ خۆی بریتیە لە چی؟ یعنی نەخشەدانان نەخشەوانی بریتیە لە چی؟ بریتیە لە هەڵبژاردننی بەدیلێک لەوانەیە کە خراونەتە بەردەستت بۆ کارکردن و جێبەجێکردنی کاروباری ئەو ڕەوت و کۆمەڵکاری کە دەستت داوەتێ. یعنی پێش هەموو شتێکەوە بوو هەڵبژاردننی بەدیلە. تۆ کۆمەڵە اختیاراتت لە بەردەستان، هەتا کۆمەڵە اختیارەکان زۆر بن لە بەردەستا، ئەڵتەرناتیڤەکان ئاسان دێ بەدەستەوە. تۆ بۆ نمونە کابرایەک خراوەتە نێوانی دوو بەرداش، دوو اختیاری لە بەردەستا، یعنی هەر چۆنێک بکا گەرم اختیاری بەرنەکەەوە ویتریانەوێ هەڵگرێ، وەکو عارەبی ژەڵێ ئەحلاهما مڕ، شیرینترینیان هەر تاڵە. ئەمە لە کاتێکا کە تۆ دوو اختیار لە بەردەستا بێ، یعنی وەکو ئەوەی کە حیزبێک پێیان وتووە یا بەشداری انتخاباتەکەی یا بێ بە ڕسمی حەلوی، تەواوی ترەمە هیچ حەلێکی تری لە بەردەستا نەماوەتەوە، لەبەرەوە ئەحلاهما مڕ، هەر بێشێکیان هەڵبژێرە کە بەلایە زۆر قورس و ناخۆشە. بەڵام ئەگەر بۆیان کرد بە سێ اختیار، وتیانیان ئەوەیە حەلەبی یا بەشدارە بی لە انتخابات یا تا 4 ساڵ تۆ بۆت نییە نیشاڵی سیاسی بوەستین، ئەمەیان ئەهوەنترە لە دوانەکەی تر، لەبەرەوە مەجالی اختیاری زۆرتر هەبوو. یان ئەڵێن اختیاری چکەیە خەنە بەردەست ئەمجارە، و هەروە اختیار کەی خەنە بەردەستی تۆ، هەروکو چۆن تەلەبێ گەعدادی تەواو کردووە کۆمەڵێک اختیارات هەیە، ئەڵێن تۆ لە حەفتا بەرەو ژوورت هێناوە، لە فاصلەی 75 و تەلەوانەی کە ئیهێنن تۆ توانی بچیتە کولێ ئیدارە، اقتصاد، سیاسە، فلان فلان، کۆمەڵێک اختیاراتی لە بەردەستایە. بەڵام ئەگەر 80 هێنا اختیاراتەکانی زۆرترە بن. لە کۆمەڵکاریشە بە هەمان شێوەیە، تۆ خۆت بی یان جەمعیەتێکت هەبێ، یا تیمی وەرزشەوانیت هەبێ، یا کۆمەڵکاریەکت هەبێ و ئەم ڕەوتەکە ئیبین بەڕێوە و زەمینەیەک دروست دەکەین. تۆ کۆمەڵێک اختیاراتت لەستایە، ئەبێ اختیارات زۆرکەی بۆی لە پلاندانانەکە تا سەرکەوتووکەی. چۆن نەتوانی وەهابی بۆی بتوانی بەدیلەکان دروستکەی؟ یەکەمین شت بریتیە لەوەی کە نەخشەدانان بریتیە لە هەڵبژاردننی ئەو بەدیلەی کە بەدوای ئاگەڕێی کە مناسبترە. دووهەم، پلاندانان بریتیە لە دیاریکردنی ئامانجەکەی کە ئەتێبی پێکی. ئێمە ئامانجی دوورمان تەمەن ڕەزامەندی خوای پەروەردگار ئەمە هی ئاخیرەتە، بە تاک بین، بە کۆ بین، بە هەر جۆرە ئیتیجاهات و مەدرسەیەکا بین، هەدەفی گەورەمانەوەی کە خوای پەروەردگارمان لێ ڕازی بێ. ئەمەش کارێکی ئوخرەویە، هی ئاخرەتیە. لە کاری دنیامانە مکەلەفین، بەدەست خۆشمان بێ ئەبێ هەر ئەم ئیشە بکەین کە لە کاتێکە ئێمە ناچارین کار بۆ ئەم ئیسلامە بکەین، ئەویش ئەوەیە کە مکەلەفین بەوەی سەروەری شەرع بێنینەوە پێشەوە لەم سەرزەمینەی خوای پەروەردگارە. ئەو وحی خوای گەورە ناردوێتی بۆ محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام ببێ بە بەرنامەی ژیانی کۆمەڵە خەڵکێک کە ئومەتی محەممەدن عەلەیهی سەڵات وسەلام لە دارالئیسلامەکە سەروەری شەرعەکە دێنەدی. باشە ئەم هەدەفە گەورەیەش دیسان زۆر دوورە، کە مادامە کۆمەڵە هەدەفی تری بچووکتر هەیە، نزیکتر هەیە، ئەبێ ئەنجا اختیاری ئەوان بکەین بۆەوەی بیهێنینەدی. با بڵێن ئێمە ئێستا لەم ڕەوتەیە وتمان ئێمە ئەمانەوێ 100 کەس لە ئەوروپاوە بە پێی تەخەسوساتێکی جیاواز وزەیان بخرێتە گەڕ بۆ ئەوەی لە 2011 بتوانین ئاڕاستەی ئیش و کارمان بکەین لە کوردستان. لە کوردستان تەنزیم دروستکەین، لە کوردستان زەمینەی فکری دروستکەین، لە کوردستان ئیعلاممان هەبێ، اقتصاد ببین بەڕێوە، خێزانەکانمان سەرپەرشتی بکەین، بیان ناسینەوە، شوێنی قووەت و زەعفی خۆمان و ناحەزەکانمان بزانین چییە. ئەمە ئیشێکە پێویستی بە دیاریکردن هەیە و پێویستی بە نەخشەدانانە، پێویستی بە ئامانجێکی ڕوونیشەیە کەوابوو یەکێک لەوەی کە پلانی بۆ دائەنرێ بریتیە لە دیاریکردنی ئامانج. سێهەم، پلاندانان بۆ ئەوەیە کە بەرنامەجی کارکردنەکە دانەی چۆن ئیشکەین. ئەوە نێجاری وایە هەندێک لە خۆتان هەندێک لەم برایانە ئەڵێ ڕەوتەکە گەیشتۆتە حەدێکی وا کە مەفروزە ناوێکی هەبێ، ئەمە جزێکە لە بەرنامەجی کار. هەندێکی کە ئەڵێ ئەگەر ناویشی نەبێ ئێمە پێویستیمان بەوە هەیە جۆرێک لە پەیکەری ئیداری دابنین، بۆی بزانین وەکو سەرکردایەتی دابنین، وەکو مەکتەب دابنین، وەکو بەرپرسی ئیعلام، بەرپرسی مالیە، بەرپرسی ئیداری، بەرپرسی علاقات، بەرپرسەکان. ئەم ئیداریاتانە پێویستمان بەوە هەیە داینی، بۆی کابرا لە بێرمەنگەهامە بزانە پەیوەندی لەگەڵ کابرایەک لە مێنشنا چیەکی، چکە ئەم دوانە پەیوەندیان لەگەڵ کابرا لە فنلەندایە چییە.
ئەمە هەر یەکێک لە ئێوە کە مناقەشەیە کات و عادەتەن لە نێوانی خۆتانە ئەمە داوای ئەوەکە کە نەخشەدا بنرێ بۆ بەرنامەجی کارکردن واتە بەرنامەی کۆمەڵکاریەکەمان چۆن دا ئەمەزرین ئەوەش بەشێکەوەی کە نەخشە ئیگرێتەوە بەشی چوارەمەوەی کە نەخشەوانی ضروریە بۆ هەماهەنگی بۆ پەیوەندی بەستنی نێوان شوێنەکان هەدەفت هەیە چۆن ئەم مەسارەی بۆ ڕێگەخەی ئامانجت دیاری کردووە ئەتەوە ڕێبازێکی شەبێت کە بیگەر لەبەر شێوازێکی کۆمەڵکاری وزەکان بەگەڕخرێ و هەروەها شێوازی ڕاپەڕاندنی فەرمانەکانیش فەرمان لە چوە دەرەچێت یعنی مرکزی اتخاذ القراری پێوترێ بە عەرەبی مرکزی ئەم مەڵبەندەی کە بڕیار دەرەکات چێە و چۆن چۆتە ئەو جێگایە خەڵکێکی کە چۆن بگاتە ئەو جێگایە بۆ منەوە گەروتمان سین و دال و میم سێ کەسن لەسەرەوە قرار دەرەکەن خەڵکێک لە خوارەوە ئەبێ بزانێت سین و دال و میم بە چ سیفەتێ بوون بەسەر کردایەتی و نەخشەوان بۆچی ئەمان ئاڕاستەوان بۆچی ئەمان محاسبە ئەکەن بۆچی ئەمان تەوجیه هەدەن بۆچی ئەمان مراقبە ئەکەن کۆنتڕۆڵەکەن ئایا چێ ئەتوانێت بچێتە شوێنیان ئەمانش دیسان کارێکە پێویستی بۆ هەیە نەخشەوانی بیگرێتەوە ئیسارەکردنی ئەم مەوزوعانە بۆیە ئەەکەمەوە بۆی هەر یەکێک لە ئێوە لە مەدای ئەم مانگی دیسەمبەرەیە لە لای خۆیەوە یان لەگەڵ ئەو ڕەفیقانەی لێوەی نزیکن ئەو هاوبیرانەی لە تەنیشتیەوەن بیر لەمە بکاتەوە پلانێک دابنێ بۆی دوایی مناقەشەی بکەینەوە یا تۆ بەرزی کەیتەوە بۆ لای من بزانم مناقەشەی ئەم ڕێی بۆ چوونانە بکەمەوە ئەمە ڕێیەکە لە سوید وایان وت ئەم برایانەی لە ئەڵمانیا وایان وت ئەم برایانە لە بەلجیکەوە فڵان ڕێیان هەیە بەم شێوەیە بتوانین ئەوە ساغکەینەوە ڕەوتی ئیشەکە بە چ پلانێ بڕوە ئەگەر بەدائیل زۆر لەبەردەستی منابووە ڕۆکە لە سەرەتاوتم من ئەجا سەرپشکم لەوەی کە کامیان هەڵبژێرم کامیان مناسیبترە یا دوانیان ئاوێتەکەینەوە لەگەڵ یەکتریا بۆی بزانین کامیان ئەشێ بۆ ئەم کاتێک کە ئێستا ئێمە لەسەرین